بەڕاستەکەی لە هەموو جیهانە کاتێک کە مەسەڵەن نرخێک لەسەر شتێکدا ئەندێ خەڵک سەیرێکە مستەوای مەعیشە چۆنە، چەندێک خەڵک واریداتی هەیە، لەسەر ئەم واریداتانە یەت ئەو نرخانە دیاریەکراوە بە گوێرەی ئەو دەستکەوتی خەڵک بە تایبەتی ئێستا کە بڵێن لە کوردستانە 1,200,000 کەس کە موچەخۆرە زیاتر لەم بابەتەوە. ئێمە ئەگەر سیر بکەین ئەم نرخانەی کە دانراوە بە تەسەوری من زۆر زۆر ناعەدالەتێکی زۆر گەورەی پێوەیە. بۆیە ئەگەر ئەوان خەمخۆری خەڵکی هەژارن و ئایانەوەی خەڵکی هەژار ئیسفادە لە بکە و فعلەن ئەیانەوەی یارمەتی خەڵکی هەژار بن، ئەتوانن ئاستی یەکەم و ئاستی دووهەم کەسێکە کە ئاستی یەکەم و ئاستی دووەم لەوە زیاتر ناڕاتە پێشەوە زیا سەرفی ناکە لە کارەبەکە، ئەتوانێت ئەوە بە بەلاش بێ، بە خۆڕایی بێت. بۆ ئەو کاتە ئەتوانی بڵێ یارمەتی خەڵکی هەژارەیە. لە سەرو ئەوانەشەوە کەسێک کە 30 ملیۆنەرگرێ ئەندام پەرلەمانێکی عێراقی تقریبا من کە حسابم کردووە بە حیمایە و بە مجموع کرێخان و نازام چۆ تقریبا 26 ملیۆن وەرەگرێ. زۆر طبیعیە ئەو ملیۆنە کارە باش بە. بۆیە ئەگەر ئەمانەوە یارمەتی خەڵکی فەقیر ڕۆژار بن بە تەسەوری من ئاستی یەک و دوو ئەبێ بۆ خەڵک بە خۆڕایی بێ و لە سەر و ئەوە ئەتوانێت حتا نرخەکانیش گرانکە بۆ ئەو کەسانی کە واریداتیان زۆرە بەڕێی من طبیعیە. کەواتە ئەتوانە بڵێم ئەو نرخی کە ئەوان داناو نرخێکی نایەکسانە لە قازانجی دەوڵەمەندەکان و لە قازانجی فەرمانبەرە پەرەباڵەکانە و بە زەرەری کارمەندان و ئەو کەسانەیە کە موچەکانیان کەمە و پێویستە کە ئەمە ڕاستکرێتەوە.